لەلایەک زەویە گرانبەهاکان دەستیان بەسەردا دەگیرێت و لەلایەکی دیکەش زەویە بێبەها و دوورە دەستەکان بەسەر مامۆستایان و فەرمانبەراندا دابەش دەکرێن. ئەمەش مامۆستایان و فەرمانبەرانی لە سلێمانی نیگەران کردووە و داوا لە بەرپرسان و شارەوانی سلێمانی دەکەن هەرچی زووە تاڵانکردنی زەویەکانی سلێمانی ڕابگرن و شوێنی شایستە بۆ موچەخۆران دابین بکەن. زەویانە خۆی کە ڕیان گەیاندووە ئەم 7,000 زەویە بۆ مامۆستایان و فەرمانبەران لە ڕاستیە بە ساختکردنەوەیە، هیچ نرخێشی نییە بۆ فەرمانبەر و بۆ مامۆستایان و بۆ موچەخۆران. ئەو خزمەتەی کە کردوویەتی لە چەند ساڵی ڕابردووە ناگاتە ئەوەی کە ئەو عەرزەی پێبەی. تۆ کاتێک کە دەوێت زەویەک بی بە موچەخۆرێک بۆی لە کرێچێتی ڕزگاریکەی، ئایا بە مەنتەق ئێستا بیرکەینەوە ئەو شوێنانە دەیان ساڵی تر خزمەت گوزاریەگاتێ؟ ئایا هیچ نرخێکەکە؟ ئایا ئەم موچەخۆرە ئەم فەرمانبەرە لە کرێچێتی ڕزگاریەکە بە دڵنیاوەی ئەمانە هەمووی نەخێرە؟ ئەمانە کۆمپانیا حیزبیەکانیان بنەماڵەکان ئەو زەویانەی کە وەختی خۆی لە شوێنە باشەکان داگیریان کردووە بەرێنیان تیا کردووە بە چەندان قات فرۆشتیانەوە بە هاوڵاتیان ئێستا ئەم زەویانە شەکەروەکۆوانە وایە هیچ کات ڕیان ناگەیان بۆ فەرمانبەران، خۆیانیان کرد بە مەشروع و سوودەکەی بۆ خۆیانە بوو. مامۆستایان و فەرمانبەران دەڵێن بە درێژایی ساڵانی ڕابردوو بە ئێستاشەوە چەندین پارچە زەوی بە نایاسایی بە بەرچاوی شارەوانیەوە پارچە پارچە کراون و بە ملیۆنان دۆلار دەفرۆشێن و ئەوانیش بێدەنگن. لە بەرامبەریشدا ئەو فەرمانبەر و مامۆستانەی تەواوی تەمەنیان بە خزمەتکردن بەسەر بردووە دەبێت زەویەکانی سۆتکە و تانجەڕە و تاسوجیان بەسەردا ساغ بکرێتەوە. پێویستە شارەوانیستانی بەم بڕیارە بچێتەوە و زەوی شایستە بە مامۆستایان و فەرمانبەران بدرێت. مامۆستایە 40 ساڵ خزمەتی هەیە وا بێ لێرە بەڕوونی بڵێن ستەمێکی تر لە مامۆستایان دەکرێت. فەرمانبەرانی بەشێکی دۆری دامەدەستگاکانی تری حکومەت زەویان وەرگرتووە، بەڵام زەوی بە مامۆستایان لە 40 خاڵ تاوەکو ئێستا هاتۆتە خوارەوە کە خەڵک لە شارەوانی ئەو ڕۆژە یاخود ئەو ساڵی تاعین بۆ زەوی وەرگرتووە. لە هێزە ئەمنیەکان ئەو مانگەی دامەزرێ زەوی ئەبڕدرێت بە بۆیانە تاشرێت و ئەپیانە درێت، بەڵام مامۆستایان و فەرمانبەران بە چەندی ساڵ خزمەت زەویان پێ نادرێت. مامۆستایان و فەرمانبەران دەڵێن پێویستە حکومەتی ماوە بەسەرچوو ڕێز لە خزمەتی فەرمانبەرانی بگرێت و بە زەوی باش و بە کەڵک پاداشیان بداتەوە، چونکە ئەوەی کراوە بێبایەخی فەرمانبەران لای حکومەت دەردەخات و موچەخۆرانی سوودێکی ئەوتۆ لەو زەویانە وەرناگرن کە پێیان دەدرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.